بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين. خير خوازان چاکە کاران، خوای پەروەردگار لە قورآنی پیرۆزە ئەفەرمێ لە سورەتی تەوبەیە ئەفەرمێ إنما يعمر مساجد الله من آمن بالله واليوم الآخر. بەڕاستی ئەو کەسانەی ماڵەکانی خوا ئاوەدان ئەکەنەوە کە باوەڕیان هەیە بەخوا و بە ڕۆژی دوایی و نوێژ ئەکەن و زەکات ئەدەن، بەڕاستی ئەو کەسانە لە لای خوای تەعالا مهتەدین، بەڕاستی ئەو کەسانە ڕێنمایکراون کاتێک کە ماڵەکانی خوا ئاوەدانەکەنەوە. و هەروەها رسول الله ئەفەرمێ صلى الله عليه وسلم لە حەدیثە ئەفەرمێ من بنى لله مسجدا بنى الله له مسجدا في الجنة. هەر کەسێک ماڵێک بۆ خوای پەروەردگار بینا بکە، ماڵێک بۆ خوای پەروەردگار بینا بکە، لە ڕیوایەتێکی ئیبن ماجەیە ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ هەر کەسێ ماڵێک بۆ خوای پەروەردگار بینا بکە وەکو ماڵی تەیرێک، یعنی وەکو لانەی تەیرێک، هەر ئەوەنەی لانەی تەیرێک بێ یان بچووکتریش لەوە، ئەوەنەی لانەی کوڕکوڕێک بێ، سوێسکێک بێ، لەوەش کەمتر ئەفەرمێ خوای پەروەردگار ماڵێکی گەورەی قەسرێکی لە بەهەشتا بۆ بیناکە. بەڕاستی یەکێک لە گەورەترین عیبادەتەکان، یەکێک لە مەزنترین عیبادەتەکان ئەوەیە کە ماڵەکانی خوا ئاوەدان بکرێتەوە، ئەوەیە کە تەعمیری ماڵی خوا بکرێ، ئەوەیە ماڵ بۆ عیبادەت و خواپەرستی دروست بکرێ. ئەمە لە گەورەترین عیبادەتەکانە، چونکە لەنا ئەو ماڵەیە هەرچەندە خەڵک عیبادەت بکە، هەرچەندە خەڵک خواپەرستی بکە، ئەوەنە خێر و ئەجر و پاداشتەکەی بۆ ئەو کەسانە ئەچێت کە ئەو ئیشە ئەکەن، کە ئەو کاریان کردووە. ئیتر بە هەموو جۆرێک بیناکردن، ئیتر هەموو شێوازێک، هەر لە ئەساسەکەیەوە، هەر لە هەڵکەندنی ئەساسەکەیەوە تا ئەگاتە ڕووناکی و گڵۆپەکانی، هەر لە هەموو، یعنی لە ئەوەڵە بۆ ئەخیر، حتا پەردەی پەنجەرەکانی کە نایەڵێ خۆر بێتە ژوورەوە عەزێتی نوێشخۆنان بدە. بەڕاستی ئەمە کارێکی زۆر زۆر مبارەکە و مزگەوتی ئێمەش، مزگەوتی ئیمام حەمزە لە ڕزگاری، لە ناحیەی ڕزگاری لە گەرمیان، بەڕاستی یەکێکە لەو مزگەوتانەی کە ئەلحەمدولله خەڵکێکی زۆر ڕووی تێیەکە لە ئافرەت و لە پیاو. لەخوا بەزابێ 10 ساڵ ئەم مزگەوتە بینا کراوە، ئەلحەمدولله بۆتە جێگای خێر و بەرەکەت بۆ شارەکە و خەڵک ئیسفادەی لێکا و خەڵک کاتێ دێ لە شوێنی دوورەوە دێ ئەم مزگەوتە ئەبینێ و خەڵکی ئەم مزگەوتە ئەبینێ دڵی خۆشە بێ. بەڵام مزگەوتەکەمان شوێنی ئافرەتەکانی تۆزێ ناڕەحەتە کە لەسەرەوەیە و مزگەوتمانیش شوێنی پیاویشمان تۆزێ کەمە، بۆیە بڕیارماداوە قاتی سەرەوە بە ئیزنی خوا بکەینە هی پیاوان و لە خوارەوە قاتێکی تر بۆ ئافرەتان دروست بکەنەوە ئەساسی کە ئێستا جەنابتان ئەیبینن. ئومێدەوارین خێرخوازان، چاکەکاران، ئەهلی خێر هاوکارمان بن بۆ ئەوەی ئەم پرۆژەیە ئینشاءالله سەرکەوتوو بێ و خوای تەعالا پاداشتی هەموو لایەکتان باتەوە. بسم الله الرحمن الرحیم. برایان خوشکان، خێرخوازان، چاکەکاران، ئەوانەی ئەتانوێ بەشدار بن لەو سەدەقە جاریەی کە مامۆستا فەرمووی نمونەی ئاەتی قورآنی پیرۆز و فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سەلەمی بۆ هێنایەوە. هەر کەسێک ئەوێ بەشدار بێ، هەر کەسێک ئەوێ خێر بۆ مردوویەکی بکە، بەشدار بێ لەم سەدەقە جاریە، لەم خێرە نەبراوەیە، با هاوکاریەکانی بگاتە دەستمان. ئەوانەی کە سەرپەرشتی ئەم کارن بەندە وەکو مامۆستا یوسف، کاکە عومەر سەرپەرشتیاری ڕاستەوخۆی ئیشەکەیە لەگەڵ مقاول و کرێکار و وەستا و عەمەلە و ئەو جۆرەشتانەیە هەسوو کەوت دەکا و هەروەها حاجی دارا، کاک ئەیوب، حاجی عوسمان کە ئێستا لێرە نییە و ئەم برادرانی تریش کاک مەلا ئەمین، کاک سەرکەوت، ئەتوانن کاک حاجی مەحموود بوو رە بەرچاو نەبووی کا حاجیان، ئەتوان خێر و سەدەقەکانتان بگەێنە دەستمان و ئەوەی ئێوێ مەوادمان بۆ بنێرێ. ئێستا حاڵی حاضر پێویستمان بە شیشە، ئەتوانن بە شیش، بە چیمەنتۆ، بە بلۆک، بە هەر کەرەسێک لەو کەرەسانەی کە بیناسازی و بینای پێ دروست ئەکرێ و ئەشتوانن بە پارە ڕاستەوخۆ، چونکە خۆتان ئەزانن وەستا و کرێکار و ئەوانە هەمووشی پارێ ئێوێ، بۆیە ئەتوانن لە ڕێگای ئەم بەڕێزانەوە هاوکاریەکانتان بگەێنن، یارمەتیەکانتان بگەێنن و ژمارەی تەلەفۆنەکانیش ئینشاءالله لەو ڤیدۆیە لە خوارەوە دائنین بۆتان. خوای گەورە پاداشتی هەموو لایەکتان بداتەوە. خۆشەویستەکانم، ئەگەر بکرێت، ئەگەر کەسێک حەزی کرد شتێک یان شتێ بکاتە هین بۆ مزگەوتەکە کە لە داهاتوە ئەبێ و ئەتوانێت ئاگاداری سەرپەرشیاری مزگەوتەکە بکاتەوە، سەرپەرشیاری پرۆژەکە، بۆ ئەوەی ئێستا شتەکە لەم ناوە نەکەوێت و خەسار ببێ. بۆ نمونە چمەنتۆ پێویستی بەوەیە لە کاتی خۆی بگا، بۆ ئەوەی باران لێی نەدا و سوپاس بۆخوام ساڵێکی باراناویە بۆ ئەوەی باران لێی نەدا لە کاتی خۆیان بگا. جا پێشە ئەگەر جەماعەت ئاگادار کاتەوە زۆر چاکە
لەوانەی کە ڕقەمەکانیان تەسجیل کراوە بە تایبەتی مامۆستا یوسف کە زۆر گرنگە چونکە ئەو ئاگای لە زۆربەی شتەکانە لە نزیکەوە هیوادارم یارمەتیمان بن و هاوکارمان بن بۆ ئەوەی ئەم پرۆژەیە زوو بگاتە ئەنجام. خوا پاداشتی هەموو لایەک بات.